سەیری حاڵی عیبادەت و خواپەرستی و دیندارێتی خۆمان بکەین، هەست بەو هیممەتە ناکەین و هەست بەو نەقص و دواکەوتویەی خۆمان ناکەین. بگرە هەست بە لادان و لاڕێبوون و زەلەکانیشمان ناکەین. زۆر بەمان تا ئێستاش لە چەندەها ڕوانگەوە لای داوە لە ڕێگای ڕاست، خۆشی چاک دەزانێت، تا ئێستا هەستی بەوە نەکردووە، بڕیاری ئەوەی نەداوە خۆی یەکلا نەکردوتەوە بەس لادراوەکانی ڕاست کاتەوە. دێتە مزگەوت و عەرەقیش دەخواتەوە، قوماریش دەکات، کاری خراپیش دەکات، ماڵی خەڵکیش دەخوات، غەیبەتیش دەکات، بوهتانیش دەکات، لە نوێژیش کەم تەرخەمە، زەکاتی ماڵەکەشی نادا، قەدری دایک و باوکیشی نازانێ، لەگەڵ جیرانیشی باش نییە. پێدا بڕۆ کە سجلێک بۆ خۆمان دابنین چەند واجب هەیە کەم تەرخەمین تایدا و چەند حرام هەیە بەلامانەوە بۆتە عادەت دەیکەین و گوێشمان لێ نییە، بەخوا قائیمەیەکی دوور و درێژ دەردەچێت. دەی کاتی ئەوە نەهاتووە، کاتی ئەوە نەهاتووە بیر لەوە بکەینەوە ئەم هەڵانە دەبێت ڕاستکەینەوە. تصحيح المسار والعودة إلى الصراط. كاتێک سیارە لێ دەخڕیت و لە دەستی وەرگرێ لا دەیت بە پەلە خەمی ئەوەتە دەڵێی با بگەڕێمەوە سەر جادەکە ئەجینا بەرەو هەڵدێری دەڕۆم. هەدەفت گەیشتنە بە شوێنێک کە لە دووڕیانێک بە هەڵە لادابێت و دوور کەوت بیتەوە، یەکسەر دەڵێ نە دەبێ بگەڕێمەوە، من خوار ڕۆیشتوم، ئەمە ڕێگاکەی من نییە کەمە بەستمە، ئەمە بۆ دنیا. بەڵام بۆ قیامەت لە زۆر بابەتدا چاک دەزانین خوار ڕۆیشتوین ناشگەڕێینەوە. وەکە لەو بابەتانەشدا کە لەسەر ڕێگای ڕاستین تەمەڵ و تەوەزەل و کەم تەرخەم و ئیهمالین. خەڵکانێک پێشمان کەوتۆتەوە لە دیندارێتی و لە خوا نزیک بوونەوە و پلە بەرزێتی، ئێمە لە دواوین.